شتێکم بیستووە نازانم وایە یاننا قوتابی یاسایت من بەڵێ کارژێر یاسا زۆر چاکە پرسیارەکەی من باسی یاسایە بەڵێ تۆ بۆ ئەخوێنی بۆ لەو بوارەیە ئەخوێنی وڵی لۆ یعنی ئەوەی خۆمان بۆ یاسات هەڵبژار بۆ وڵی حەزم لێ بوو زۆر خۆت حەزت لێ بوو یعنی حەز دەکەم ئێ باشە پێم بڵێ تۆ حەزت لە یاسا بوو سوودی یاسات چییە؟ یاسا وڵی ئێمە وەکو هاوڵاتی پێویستە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین کە لە یاسا بۆمان دانراوە و یاسا پێویستە هەم مرۆڤێک سەروەر بێتن یاسا لە بۆی سەروەر بێ یاسا پێش هەموو شتێک بێت آخر سوودی چییە؟ سوودش زۆری بۆ کۆمەلگا ئەگەر یاسا هەبێتن هەندێک شتەیە یاسا پێویستە باشتر بیتن لەوەی ئێستاکە یعنی هەندێک شت ڕوودەداتن پێویستە یاسا بە زووی تەداخل بکە و کێشەکە کۆتایی پێبێنین بزانم هەواڵەکە تەڵێکی پێشەچی نە وەڵام من دەرچووی خوێندکاری پەروەردەی وەرزشم باشە یاسا بۆ گرنگە یاسا بۆ گرنگە ئەتو ئەگەر یاسا نەبی ئەو خەڵکە بەڕاستی لە سەردەمەی ئێستا هەرچەند ئێستا یاساشەیە ئەو خەڵکە هەمووی بەناو یەکەتیە ئەخە خۆی پرسیارەکەی من دوو بەشە بەڵێ بەشێکیان یاسا بۆ گرنگە دووەم ئەگەر بێت و پەیڕەوی نەکەین چی ڕووەدا چکە جاری وای یاساکە هەیە بەڵام پەیڕۆکارەکانی کەمە بەڵێ بەڕاستی لە هەموو کاتێک ئێستا یاسا پەیڕەو ناکرێتن ئەگەر یاسا نەبێتن یعنی ئەو خەڵکە لە هیچ شتێک ناگەڕێتەوە بۆیە ئێستا لە ئێستادا پێویستە یاسا سەروەر بێت لە هەموو شتێکدا لە هەموو شتێک لە هەموو شتێک پرسیارێکمان لە فێرخوازێکی یاسا کرد قسەیەکی کرد زۆر بەلامەوە جێی بایەخ بوو و پێویستەکان من لێرەیە تۆخی کەمەوە ئەویش ئەوەیە جاری وایە لە وڵاتێک و دەڤەرێکە یاساکە بوونی هەیە و خەڵکانێکی زۆریش پابندن بەو یاسایەوە بەڵام ئەوەی کەوا ئەکا خەڵکی لێ سارد ببێتەوە لە پابندبوونی ئەو یاسایە بریتیە لە جێبەجێکارانی یاساکە بە جۆرێک کە وا لەو یاسایاکەن بۆ کۆمەڵێک کەس عەرە بەڵێ متاح بێ یعنی هەبێ تطبیق بکرێت جێبەجێ بکرێ بەڵام لەسەر کۆمەڵێکی تر جێبەجێ نەکرێ ئەمە وا لە منەکە هەست بە کەمی بکەم وا لە منەکە هەست بەوە بکەم کە ناداتپەروەری یەک لێرەیە بوونی هەیە بۆیە کاتێکە بینم کەسێک یاسای بەسەرا تطبیقەکرێ و کەسێکی تر لەبەرەوەی دەوڵەمەندە لەبەرەوەی سەرمایەدارە لەبەرەوەی سیاسیە لەبەرەوەی بەرپرسە یاسای بەسەرا تطبیق ناکرێ ئەو کاتە منیش سار دەبمەوە بۆیە بۆ ئەوەی هەمووان وا لێ بکەین کە یاسا پەیڕەو بکەن و یاسایان لەلا زۆر زۆر شتێکی جوان و گەورە و بەڕێز بێ و لە هەموو شتێک لەلایەن بەرزتر بێ ئەبێ جێبەجێکردنیشی بەسەر هەمووان نابێ باشە مامۆسای ئاینی چۆنە بێ باسی ئەم بابەتە بکە ئێ مامۆستا ئەحمەد تۆ مامۆسای ئاینیت کوا بەڵگەت هەوێ زۆر ئاسانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەسێک هات بۆ لای ویستی شەفاعەت بۆ کەسێک بکە کە دزی کردو و دەسی نەبڕێتەوە خزممانە کەسی خۆمانە ئاگاد لێی بێ ئاخر ئەو سەحابەی هات بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لای پێغەمبەری خوا زۆر زۆر خۆشەویست بوو و ئەشیانزانی ئەم سەحابەیە زۆر خۆشەویستە کاریگەری ئەخاتە سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێرەیە پێغەمبەری خوا تووڕا چاوی سوورە بێتەوە ناکرێ لەبەر خاتری کەسێکی خزمت کەسێکی خۆشەویستت تۆ یاسایەک بوەستێنی ئاخر زانی دوای چی ڕوەدا دوای فەوزان ڕوەدا دوای کەس بە قسەت ناکە دوایی وەک ئەو مەڕووماڵاتەی لێ دێکا سنوورەکانت لێی شکاندی تر هەمووی ئەڕوا گورگەیان خوا لێرەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموودەیەکی هەیە وتارێکی هەیە فەرمێ والله لو أن فاطمة بنت محمد صلى الله عليه وسلم سرقت لقطعت يدها خو أجر فاطمة كشي من سوين بخوا دزيبك دستي أبرمو إتر بيوز نكا أم لا ولا لسر بكي ياسا لسر هموان أبي جبجي بك